نە گۆرانیەکە نە هاوڵێکە نە مۆسیقایەکی خۆش. با من بەسەر هاتێکتان بۆ باس بکەم. ژنێک دوو کچی دابوو بەشوو. یەکێکیان بەڕێکەوت بە نسیبی کوڕە جوتیارێک بوو. ئەوەی دووەمیشیان بە نسیبی کابرایەک بوو کاری گۆزەچی و دروستکردنی گۆزە و فخوریاتی ئەکرد. ڕۆژێکیان دایکی بڕیاریدا کە سەردانی هەردوو کچەکانی بکات و لە حاڵی ژیان و گوزەرانیان بپرسێتەوە. پرسێکی بە هاوسەرەکەی کرد وتی ئەچم سەردانێکیانەکەم بزانم حاڵی ژیان و گوزەرانی کچەکانمان چۆنە. یەکەم جار چووە لای ئەو کچەی کادابیە کوڕە جوتیارەکە لی پرسی حاڵی ژیان و گوزەرانتان چۆنە. وتی دایکە لەخوا بە زیاد بێ ژیانمان زۆر باشە و بۆ ئەم ساڵیش زەویەکی پان و پۆڕمان بەکرێ گرتووە تۆبێکی زۆرمان بە قەرز کڕیوە و هەمووشمان داچاندووە. جا ئەگەر ئەم ساڵ بارانێکی باش ببارێ بێگومان خێر و بەرەکەت ڕوومان تێەکە. ئەگەر بارانیش نەبارێ ئەوە زەرەرێکی زۆرەکەین. دایکەش کە ئەوەی گوێ لێ بوو لە خوای گەورە پاڕایەوە کە ئەم ساڵ بارانێکی باش ببارێ بۆ ئەوەی ئەو کچە و هاوسەرەکەی زەرەر نەکەن و ئەوەی کە چاندویانە بەرهەمێکی باش بەدەست بێنن. هێندەی پێنەچوو ماڵی ئەو کچەی بەجێهێشت بۆ لای ماڵی کچی دووەم بەڕێکەوت. لەوێش لی پرسین کچەکەم حاڵی ژیان و گوزەرانتان چۆنە؟ بە هەمان شێوە پێی گوتدایە لەخوا بە زیاد بێ ژیانمان باشە بۆ ئەم ساڵیش گڵێکی زۆرمان کڕیوە هەموویمان کردوتە گۆزە و لەبەر هەتاودامان ناوە بۆ ئەوی وشک بنەوە. جا ئەگەر باران نەبارێت ئەوە بێگومان قازانجێکی باشەکەین. بەڵام ئەگەر باران ببارێت هەموو گۆزەکانمان ئەبێتەوە قڕ و زەرەرێکی زۆر ئەەکەین. دایکە تۆزەک دۆشدامە. وتی تازە لە لای کچی یەکەمم بووم لە خوای گەورە پاڕامەوەکە ئەم ساڵ بارانێکی باش ببارێت بۆ ئەوەی زەرەر نەکەن. بەڵام بۆ کچی دووەمم چی بکەم؟ ئایا دوعا بکەم کە باران نەبارێت؟ بە دۆشداماوی ماڵی کچەی بەجێهێشت و گەڕایەوە ماڵەکەی خۆیان. بە هاوسەرەکەی وت وتی سەردانی هەردوو کچەکەم کردووە، بەڵام من و تۆ ئەگەر ئەم ساڵ باران ببارێت ئەبێ شکری خوا بکەین. ئەگەر بارانیش نەبارێ بە هەمان شێوە ئەبێ شکری خوا بکەین. وتی ژنەکە بۆ؟ وتی منیش نازانم، ینی نهێنیەک هەیە لە ژیانی هەردوو کچەکەمدا نە من ڕەنگە تۆ شتەی نەکەی. وتی بۆ؟ وتی کچەکەم ئەوەی یەکەم چیرۆکەکەی بۆ جێڕایەوە کە داناوێڵەیەکی زۆریان کڕیوە و هەمویان داچاندووە دوعای کرد کە بارانێکی باش ببارێ. بۆ ئەوەی دووەمیش ئەڕێ گڵێکی زۆرمان کڕیوە و گۆزیەکی زۆرمان دروست کردووە ئەگەر باران ببارێ زەرەر ئەەکەین. وتی منیش سرم سوڕماوە نازانم. کابرا هیچی نەوت، بەڵام دایکە لە فکری خۆی بەو دۆشداماویەی بیری کردەوە وتی نهێنیەک لە ژیانی هەموو ئینسانەکاندا هەیە. تەنها خوای گەورە ئەزانێ ئەو نهێنیە چییە. خوای گەورە خۆی کارسازی هەموو شتێکە لەو ژیانەدا. ئەگەر نا ئەو دوو کچە هەردووکیان لە دایک و باوکێکن. بۆ یەکەکیان دوعا بکە بارانی بۆ ببارێ قازانج بکە، ئەوەی دووەمیشیان باران نەبارێ ئەوجا قازانج بکە.